بینەرانی عزیز خۆشەویستان بازارێکی ترگەڕاینەوە وڵاتان بە میلۆدیەکی کۆیێ پێشوازی لە گۆرانی بێژێکی ڕەواندز دەکەین ئەویش کاکە کارمەندی عزیز کارمەند ڕەواندوزی لەوانێ ئێستا بینەران بپرسن بەبەرچی زیرەک کە خەڵکی ڕەوانزیە کارمەندی بانگێشت کردیە لە بەرنامەکەی بەڵام ڕوا بکەنیەتەکە ئەوە نییە والله خزمەتی نییە بەخۆ گرنگ کارمەجیان بەخێر بێ ماشەڵڵا لە ماوەیەکی زۆر زۆر کەم ناوبانگێکی زۆر باشت پێیا کرد ئەوەش نیشانەی هونەرمەندیەکی توانایەکی باشت هەیەکەوە بەو ماوە کورتە بتوانی بچێ ناو دڵی ئەو هەموو خەڵکە دوستازی بەڕێز ساغوی دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم دەستخۆشی لە برایانی موزیسیانەکەم بەڕاستی زۆر ماندوون لە برانی کامێرەمان هەڵبەتە مامۆستای بەڕێز ویستم لێرە باسیشی بکەم قەباتێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ دیمەن تیڤی پێشکەشکاری بەرنامەی دەنجی زوڵال بووم لە دیمەن تیڤی ئیدی خۆشحاڵم ئەمڕۆکە لێرە وەکو میوان لێرە یعنی من میوانم ئێستا وەڵای من میوانم ئێستا بەمە بڕۆین بادەم بە ساحب ماڵەکان بمێنین دیوە خانەی گەورە دیجێ هەموویان لە ئێبیتەوە هەرساقی بەخێر بێ قوربانێ دڵت ئوستازی بەڕێز هیوادارم کەوا بتوانین ئەم شەو بەرنمەیەکی پرچێژی گۆرانی و مۆسیقاتان پێشکەش بکەین بەو دەنگە جوانەی کاک کارمەند واکیدیشم وا دەبێتن دیانی جوانی تو لەوەیە بەڕاستی لە دەنگت کە زۆربەی ستایلەکان دەتوانی گۆرانی بڵێ ئەوەش یەکە کە لە خاڵە زۆر گرینگەکان بەڕاستی کە گۆرانی بێژی سەرکەوتوو بەوە بە دیار دەکەوێت ئەوەی کە من جێم لێ بووە ڕاستە من لەوانەیە لە تەمەەن هەڵێم لە دوو گچکەترم لە بەرەندێ لەوانەیە ئەو ئیشانەی کە تو جێم لێ بووانی ئەوانەی کە لە لای میوزیکەکان دەزانم تاوەکو ئێستا بزانم بەرهەمت نییە تایبەت بەخۆت بەرهەمی تایبەت بەخۆم نیە ئەوانەی کە هەبووە ئەوەی هونەرمەندانی کۆن بووە نوێم کردوونەوە فۆلکلۆر بە زیاتریانی کە دووبارەت کردیتەوە ئەوانەی کە جێم لێ بووە بەڕاستی لە لای میوزیکەکان لەو شوێنانەی کەەوە دانیشتین یاخود ئەو شتانەی کە لە سۆشیال میدیا دەیبینم بەڕاستی جێگای دەستخۆشیە فەخرە لە بۆمە وەکو ڕوانزیان گۆتەنی لەوانەیە کۆیەکانیش لێمان تۆڕە بن تۆزەکیان هەولێریەکان بەڵام ئەوە ئیدی هەوڕۆکەمە ڕوانزیینە لێرە دانیشتی باش هەندێک بەڕوانزی قسەم لۆ بکە ماچت لۆ برێ کاکە دەستپێکەکەمان بە میلۆدیەشی کۆیان دەست پێ کرد بەس لەوەی دلیوان ڕازی بکەین یەکەم جار حتما ئەرە وەڵا بەڵام کۆیشمان زۆر دەمام ئەوەی کە لە دەنجی تو دەبیندرێ وەکو باسم کرد کە ستایلی جیاواز دەڵێ ئەوەی کە ئێستا لە دووەم بەرهەم پێشکەشمان دەکەی حەزمان لەیەکەوە شتێک بیتن بەڕاستی لە ئەو شتە تازانە بیتن کەەوە زۆربەی کات لە لای میوزیکەکان دەیڵێ و خەڵک زۆر زۆر پێی دڵخۆشە یاخود دەچێت سەریعتر یاخود زووتر دەچێتە ناودڵی جێگرەکان بەشە بە سەرچاو گۆرانیەکی هونەرمەندی خۆشەویست مامۆستا زەکەریا عەبدوڵڵایە ڕۆژێ لێم زیزی ڕۆژنام دوێنەگەر بران موسییان ئامادە لە خزمەتدا بین
خۆش بووە والله تایبەت بوو قوربانی دڵستاس بەدەم وی لێ هات ئەو شوهر بەس بەڕوان دزی قساکەی خۆ دەبی بەڕوانجی قسە بکەم دوای لێ هاتووە ئەولۆی لێ دێ وەڵا برێم چێ کاکە ئەوەی کە دیانی ناوبانگەکەت وا دەرکردیە بەڕاستی کە حەیرانیش زۆر باش دەڵێ بەڵە بزەوە ینی شتێکی ئاسایی نییە کە کەسێک لە منطقەیەکی چیایی پەروەردە بوو بیتن حەیرانی هەولێریان بڵێ چکە ئەوەی تاکیدم کە توش دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانی وابزانستەش تابی کۆلێژی هونەرە جوانەکان مامۆستام لە پەیمانگە هونەرە جوانەکان دەرچووی کۆلێژیشی نەچمەوە کۆلێژ وڵا ڕای سەر بوومەوە مامۆستا لێ ئۆکی ئەکید ئێستا شارەزای تێ لەسەرەوەی کە دوو جۆرە حەیران هەیە حەیرانی چیای و حەیران ئەوەی کە تو دێڵێ حەیرانی چیایە یاخود حەیرانی هەردوو چی تێدایە حەیرانی دەشتی تێدا و حەیرانی یعنی حەیرانی چیایی تێدا و حەیرانی مەجلیسیش تێدایە خەر حەیرانی مەجلیسی تۆنی بەرزی تێ تۆنی بەردی تێدا نیە ئاجا ئەوەیە تو دێڵێ هەردووچیان بە تێکەڵاوی هەردوو چی تێدایە توانم حەیرانی مەجلیسی برم و حەیرانی چیایش برم شتێکی باشە یعنی من بەڕاستی ئەوەش یەکەکە لە نیشانەکان کە ئەو بەدوواداچوونە و ئەو گەڕانەی کە تو دەیکەی لەسەر وەرگرتنی ئەو میلۆدیانە ئەو یەکەکە لە شتە سەرکەوتوەکان بەڕاستی بەڕای تو حەیران ناستی ینی ناسنامەی هەولێرە یاخود ناسنامەی کوردستانە بەگشتی یان ناسنامەی تایبەتە بە شوێن خۆی ئوستازی بەڕێز وابزانم تو جەنابەت باشتر دەزانی ڕەنگە لەسەر ئەو بابەتەی حەیران وابزانم لە ئەسڵدا حەیران لە ڕۆژهەڵاتەوە هاتووە بەڵام لە هەولێر زیاتر دەنگدانەوەی هەبووە هەولێر و دەشتی هەولێر بە تایبەتی و ئەکید حەیران یعنی فۆرمێکی بەیاتی کوردانەیە زۆر کوردانەیە ئەنی توانین ئەگەر پێمان بڵێن ینی ڕەسەنایەتی مۆسیقای کوردی کامێ توانین بڵێن حەیران یەکە لەوانە لاوژەی بادینی یەکە لەوانە کە ینی مۆرچی ڕەسەنایەتی کوردیان پێوە دیارە هۆرەی هەورامان بەڵام ئەوەی کە من جەم لێ بووە حەیران بە حیجازیش دەگوترێت بە حیجازیش دەگوترێ بزەبەت ینی حەیرانی بە سەباش گوترە بە سەباش دەگوترێت بزەبەت ینی حەیران بەڵام ئەوانە ڕەنگە بکەونە قاڵبی سەردوولکەی چون سەردوولکەش هەیە ئاخر قەیناکە بەڵام حەیرانە کە دەیڵێ حەیران دەستپێکی تێکستەکەی بۆ دەست پێ دەکات کە دەڵێ حەیران بزەبەت هەر لەبەرەوە لەسەر سنفی حەیران بزەبەت بەڵام ئەوەی کە بە حیجاز دەگوترێت لە منطقەی زیاتر کرمانج لە حەیران دەڵێن بە حیجاز یاخود وەکو برادرانی موزیسیان باسییان کرد کە بە سەباش گوترا و زام ڕسوول گردی هەزار ڕەحمەتی لێبی گوتی بە سەباش دەتوانی پارچە حەیران قورئان لەبەرم نییە وەڵی لەبەرم نییە مامۆستا زیرەک لەبوو معلوماتت مامۆستا کارمەند بەس حەیرانی زۆربەی جارکی حەسەن سیساوی دەرێتەوە خوافیکە ینی لە هەموو بۆ نەو یادەکان وابزان بزەبەت دەرێتەوە لە کلیپەکان کە دەیکایان لە بۆ نەو یاد و دەسوسەن هەمووی بەس ئیوی دەرێتەوە یعنی شارەزایشی زۆر تەواوی هەیە لە هینانەوەی کەلیمات وشەکان وەکو ئەو ینی زیاتر باسی فاتاوە و ئەو منطقە بزەبەت ماسیەکە ئەوە دوسێ جار مامۆستا شیاور داوەتی کردینە بە ماسیە فاتاوە باشە حەزمان لێ ئێستا بگەڕێنەوە لای بەرهەمەشی دیکە نازانم برادران شتان حازر کردیە یان بە سەرچاو مادەیشی خۆشن تیمپۆیەکی بەیاتمان بدەنێ زیان
ریشم سپیان بینا مای بینا هوار 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 دبا همینه في غاني قول ابو بلبل عزيزم لدواي مرد الدوانا غمي من برزاوة زيار تكون ملمي ريشم سبيان بينا ماي بينا هوار 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 دبانا مينم يا ياران يار أمامي بينا ده صلاتي من سيبون أرضي بختم ويهاني ده صلاتي من سيبون أرضي بختم ويهاني زرخي تبويلي كردو طبو خوشي ديزاني زرخي تبويلي كردو طبو خوشي ديزاني قول لي شان أسمر حاول مرشان قول لي شان أسمر حاول مرشان أرزق قوت مغاربي نشينا أهدو بايمان أرزق قوت مغاربي نشينا أهدو بايمان That's مولاتي قربيني لبسي زادان دويني That's مولاتي قربيني لبسي زادان دويني شيخي قربيان وشويسان أوليلا من ناسين شيخي قربيان وشويسان بايلم ني ناسين قول لي شان أسمر حالم مرشان قول لي شان أسمر حالم مرشان أرزقوت مغاربي نشير عهدو بايمان أرزقوت مغاربي نشير عهدو بايمان خوش کاکەوە دڵی هەولێریانی شترازی کرد ئەرێ وەڵا بەس پرسیارێک ینی بڵێن مەقامی کوردی کە یەکێک مەقامێک دەڵێتن لە کوردستان تاوان بەگشتی وایە لەبەر چی گۆڕینی مەقامی زۆر کەم تێدایە تأويلاتي مقام بزانم لم عرب نییە وەکو عرب نیە عرب زۆر تأويلاتي زۆر تێدایە والله ئەوەندەی تەجروبەیەوەت نەکردیان بەخوای بەرەوەڵام مەڵا عەزەم کردی مۆستەجان وە بزانم نازانم ئەوەی کە زۆر لە ناو کووردا باوە مەقامی بەیاتە ئەوانە زیاتر بەکاریدێن نازانم تأویلاتی زۆر کەمە منیش ئەو پرسیارم بەڕاستی لا دروست بووە تا ئێستانەکە بەس نازانم خۆی ئەگەر تەجروبە بکەی یان بەخۆت هەوڵی ئەوە بدەی لەوانەیە لە گۆرانی کوردیش بتوانی ئەویشە بکەی بەئەکیدی بەتەکید بەس زەرورە ئەو کەسانەی کە وا بزانم ئەو ئیشی لەو بابەتەش کرایە هونەرمەندی خۆشەویست مامۆستا سەڵاح ئیشی لەو بابەتەی کردیە لە دەستم دێ کاتژمێری کامەران بۆستێنم شتێکی لەو بابەتەی کردی تاویلاتی مەقاماتی تێدایە و تاویلاتی قاعاتی تێدایە ڕاستە بەڵام ئەوە نییە کە بڵێن مثلا لێک فۆرمی ئێستا عەرەب کە تەحویل دەکاتن شتی ینی مەقامێک دەڵێتن تو لەو خەیاڵەنی کە بستە ئەو جێگایش وایە مامۆستەزانە ینی تەسەووری ناکەی کە بچی ئەو جێگای ئەو تۆنە ئێزە حەز لێ شتێکی لەو بابەتت لە بۆ بکەم ئایلۆنە دەیەک بەیاتمان بدەنێ مامۆستا دەیان هەر سۆڵ
باختيار ويا ورد بيراي قلم باختيار ويا ورد بيراي قلم خانك لو اتيهام درون كلاوية بو ماينتي وخم درقاك كراوية يكم كسني وارد ويرانكاي يكم كسني وارد ويرانكاي دواي كسني دواي كسني رنتي عمر بابا ريب ترسيم لاتي ما يوالو خبرتي زمان فرموي مسنونة كشتاي نستي ليلي أري لاي 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 كوي قردن بخالي جان 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 تمامي توارد الساوي أري قر خواب داتي بلا مرجي بس أرينا أوضلايتو بلا نبي رسن أري قر خواب داتي بلا مرجي بس أرينا أوضلايتو بلا نبي رسن أرينا أوضلايتو بلا نبي رسن أري لاي 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 كوي قردن بخالي جان 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 نمامي توارد او دريتو شو نشكار استاذ ئەی باشە باشە مادام دڵی منیشت نەشکاندەوە قرباني دڵت پێمان خۆشە. الصاحبي لە گۆرانی گۆچن یاخود لەو شوێنانەی کە لایوی لێ دەڵێی لە چ جێگایەک زیاتر بەدڵی خۆتە ئەو کەسانەی کە دانیشتینە لە دەوروبرت یان زیاتر بڵێن نامەوێ ڕێکلام بکەین بۆ هیچ جێگایەک ئایا جێی ئەو شوێنانەی کە دەچی شوێنی وا هەیە کە بەدڵی خۆت ئەو خەڵکەی لەوێ دانیشتیە گوێگرێکی باش بی بەئەکیدی پێنجشەممان مامۆستاڕەوە لەگەڵمانە باشتر ڕەنگە جێگا مەڵێ جێگا ناڵم بەڵام پێنجشەممانمان زۆر زۆر تایبەتە خەڵکەکی زۆر جوان دێتێن دەرێ بەڵام جێگاش هەیە کەوا تو زۆر نێنامرتاهی ئاکیت ئەوە نیشانەی چییە نیشانەی ڕەنگە جێگایەکە ئەو دەورەی هەیە یاخود گۆرانی بێژەکان شوێن هەتا شوێن فەرقا شوێنی وا هەیە خەڵکی لا بەلای زۆر دێتێ شوێنی واش هەیە ینی خەڵکی نوق بەدێ ینی بەڕێوەبردننی شوێنەکە دەوری هەیە لەو شتا بەئەکیدیە شوێنی جوگرافیەکە دەوری نییە بەئەکیدی بەی چۆن ناوبانگی دەوری ناوبانجی دەوری هەیە پێشتر جێگایەکی زۆر بە ناوبانگ هەبوو کە هەموو کوردستان باسی دەکرد بەزەبەت ئێستش خەڵک باسی دەکا ئەکیدیشم کەەوە هەر لەسەر ڕێچکەی جاران بەزەبەت بەس جێگای دیکەش تەبان ئەکیید زۆر زۆر جێگای دیکە دروست بووە تاکیدم کەوە ئەو شوێنانەی کە تو تێدا گۆرانی دەڵێی دایمەن چکە لەبەرەوەی گۆرانی بێژ بە بەردەوام حەزی لەوەیە کە گۆرانیەکەت گوت سەرنجی بەرامبەرەکەت ڕاکێش باکیدی جمهور زۆر زۆر دەورە بینی لە لایو موزیک و ساز دەنجیشت خۆشتر دەبی حتمان
يعني شتي باشترت لبودي عاصف كان بقر مو بريزيات تاكيد دنگ خوشتر دبي دنگم خوشتر ببي يعني نعم متعي زياتر لي زوكا خوشتر دبي لبروا حز زيادر دست غوراني بالضبط اتواني زياتر تكنيب كزياتر تاكيد واه او امن او رياكشني خلق زور دور بيني لبو تاكيد واه بلام اوي كمان دايبين بداخه زبروا مش زور بيزار لوانيه بسم الله ميوزيكا كان بلا او زيغاني ك داخراون هر لروي سیستمی دنجیشو براستی هندک جگاه هی که یعنی ازعاج کردن اشکالاتی یعنی اول شيء كله شيشكان هم جگاهك او يعني بحسابي بو جهازي دنگ نكردوا بالضبط ياخذ لبو كواليتي دنگ نكردوا خوي مامسا شوازي دروست كرني هر هوليك بيوستا مثلا كسي شواه باللي شوازي كونسرت وانا دروز بكلوي بتوان مثلا سقفكي توزك مثلا برند نبي لوي بتوان بمزبوطي ساوند سيستم تدا نصب بي اوي كمن دمه ما دام واه راي ما مسترب وار ما مستبيار وار بجرين نبروي او شارع زايه شي باشي لو مازال رايك ما لو ببدا لبر لسر اكوستيشي قاع كان والله كان تبي باشا يعني شلون بي باشا راي جنابت والله ما وسزيرك من معلوماتك او حاز زور منيه بلام اوي ك يعني ريسيرش مكرد بي لسري لهمو دنيا اندازياري بابرين دنك تایبەتە بەڵام ئەندازیاری ساوند بابر ئەو قاعی کە دروست دەکرێت ئەو ئەندازیارش تایبەتە بە دەنگ یعنی کە ئۆکستیچی ئەو جەیەکە هەڵدەبژێری و ئەو مادانەی کە بەکاردێنێت بۆ دروستکردنی هەمووی تایبەتن ئەو قاعانەی کە هەیە لە دنیاە کە مەشهورن زۆر جار وێ هەر سەود لێی داناندرێ بەڵام تاکە وەکو نمونە ئەگەر وەربگرین ئامێرێکی کەمان زۆربەی ئەو ئۆرکسترایانێک کە هەیە لە ئەڵمانیا و لە نەمسا و لەو جیانە هەیە مایک داناندرێ و نزیکترین هەتا دوورترین کەسی جێی لە هەموو ئامێرەکانە ئۆکستیچی جێیەکە دەوردەبینی ئەو جا ئەندازیاری دەنگ لەبەرەوەی زۆر جار وێ قاعەکان شیاونینە لە بۆ ئەوەی کە ئەوەی لێ بکرێ لایڤ موزیکی لێ بکرێ مامۆستا شیاوە هەمیشە شیاوە بۆیش ئەندازیاری ینی هەندەسەی سەوت زۆر جار وێ کێشەی لێ دروست دەبی لەسەر شوێنەکە ئۆکستیچی جێیەکە زۆر جار وێ يعني نزيكا لا دورزي وكون درامز نمونەوە گرین هەر کیکەک یان دمی پێدەڵێن کە لێک دەدا گەڕانەوەی هەیە ئەکوستیکی جێیەکەی زۆر تەسیری هەیە لە بۆدا نەسب خۆش دەرناچی لێون دەرێ زۆر گۆشتیشی لێ برژینی هەر خۆش نابێ زۆر جێگاش هەیە حتا لە ئەو جێگایانەی کە باست کرد جلوبەرجی ئەو کەسانێک کە دەست نەژوورێش دەبێت تایبەت بیتن نابێ بە هەموو جلوبەرگێک بستە ئەو جێگای بەخۆی ساوند کە دەکرێ ئەوەش دەوری بەخۆشت شارەزاتری ساوند کە دەکرێ پێشوەی کە دائیمەن مهندس سەود وایە پێشوەی خەڵکەکە بێ ساوند دەکا بەڵام کە خەڵک دێ ئەکوستیکی جێیەکەی دەگۆڕدرێ زۆر فەرق دەکات لێ یعنی دوشتی جیاوازن زیاتر لە مۆسیقای کلاسیک هەندێک شوێن هەیە لەوانەیە جلوبەرجیش تایبەتە لە بۆ چوونە ژوورەوە ینی ئەو شوێنانە کە نابێ مادەی ئەو جلکانەی لەبەرتە نابی مادەی لالۆنی تێدا بێت ئەو لەبەرەوەی مژینی بزەبێت دەست خۆشبی مامۆستا بەیار بەدڵت بۆ قسەکە ئارەوەڵا لە جێ بوو زانیاری تێبوو لەسەر مۆزوعانە بەخۆی شتۆکەکم لێ زانیار شتۆکەک باشە شتۆکەکمان لە بۆ بڵێ مادام ئێستا گەیشتینەوەی کە بەرهەمەشی دیکەمان پێشکەش بکات لە خزمەتاندا ئەبم مادێکی هونەرمەندی خۆشەویست مامۆستاش دەروەبی باش بۆ دڵت دامێ بۆ پەشیمانی مادام وایە ئێستا ناوبڕێک وەرەگرینە ناوبەر باش بوو شارەزای پێشکرد پێشتر دیارە ئیسپاتت کردکەوە پێشکەشکار بووی لەبەرەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لای کاک کارمەند و ئەو برا عزیز پشیمانی باورم پت که
کارمەنجان دەمزانیم زیرەکانە ئیش دەکەی لە بەرهەندیەوە ماشەڵڵا دلی سلێمانیەکانیش رازی خۆت ئاسا ئوستاز باشە کارمەنجان ئەتوو ڕاتچیە بەرامبەر ئەوەی کە بڵێن ئەو گۆرانی بێژانەی کە لە زۆربەی ستایلەکان گۆرانی دەڵێن ئایا هەمویان ئەو تاقەیان هەیە یاخود ئەو بڵێن ئەو ستایلانە دەتوانن بڵێن یاخود هەموو گۆرانی بێژێک دەتوانێت یاخود تایبەت ئەو کەسانەی کە دەگەڕێن لە دوای ئەو شتانە مامۆسای بەڕێز خۆت دەزانی دەنگخۆشی بەهرەکە خوا دەدا بەڵام ئیش لە سەرکردن و شێوازی بەکارهێنانی و ئیدیەکەوتە بەردەستی پەروەردەکردنی دەنجی خۆت وجا کۆمەڵێک ستایل هەیە ڕەنگە مەسەلەن ئەمیش نەتوانم خۆم لە کۆمەڵێک ستایل مەسەلەن وەکو جاز و ڕاک و پۆپ و شتانە بدەم ڕەنگە ئیشی من نەبی زیاتر مەسەلەن ڕەنگە ئیش لەسەر ئەرەبێسک و مەسەلەن ستایلی فۆلکلۆری کوردی و شتە و بابەتیانە بکەم بەڵام کەسی واش هەیە مەسەلەن ڕەنگە زۆر شارەزایەکی باشی هەبی لە ستایلی ڕاک و پۆپ و جاز و بلوز و ئەوانە بەڵام لە هەمان کادا نەتوانی بێ ستایلێکی ئەرەبێسک بێ ڕاستە بەڵام ئەوە گەیشتن بەو جێگایە یاخود گەیشتن بەو ستایلانە پێویستی بە هەوڵە ئەوە نییە کە بڵێ ناتوانم بیگەمێ منە بە ئەکیدی ئوستاز مەسەلەن هەر مرۆڤێک مەسەلەن لە تاقەی باش بی و فکرەی باش بی گۆڕینی زمان لەوانەیە تاسیری هەبیتن یاخود کاریگەری هەبی لەسەرەوەی کە بڵێنە دەگەرە تو گۆرانیەکی تورکی بڵێ گۆرانی گوتنە تورکیەکە دەبێ ئەو دەرچوونی پیتانەی کە تورک بەکاری دێنێ تو وەکو کوردێک تاکیت لەوانەیە بۆ دەرەجەیە نەتوانی وەکو ئەوەکو فارسێک بەڵام ضرورەکە ئەو میلۆدیانەی کە ئەوان دەیڵێن کە ئەمەش بتوانین بڵێن هەر مۆسیقایە بەئەکیدی خۆی زمانێکی عالەمی بەخۆش باشتر دەزانێ تاکید باشە حەزم لێ شتێکی عەرەبیمان لەبوو بڵێ بزانین چ هەیە وەڵا شتی عەرەبی لۆ ئەتوو شارەزایت و بابەتەی هەیە وە نیەدی وەیان نا ئەجە تو ئەمن دەمەوێ گۆرانەکەی بە تو بڵێم خۆ من ناکەم زۆرم گوت دەتوش زارەشتێکی پرێ مار نەشێ پێشکەشکار داوە لەم کە مشکلە نیە باشە چ لەبە بڵێم مامۆستا زیرەکی ئەزیز مامۆستا زیرەک بەخێرێ دەبڕێت برم ئەندرێشا لە چێینە ئەرێ وەڵا لەو میرە یەک دەسن خواردت نەمردی ئەوە مای مامۆستا ماشەڵڵا عەیبەت نییە لۆچێنە ئەو جیایە ئەو جیایە زۆر 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 دەوری کەنگەر خۆشیان هەندرێژە مامۆستا ئەزیز یەک گۆرانی عەرەبی سەلامات خۆش باش
شوفك بعد ما يعود لولا الملامة سلامات سلامات أبعد سلامات يبقى نداور روح ريتك سلامات يا بدل تقول على والله سلامات إن شاء على الله. والله السلامات ان شاء الله. باشا روانزيها زانا عربياش بريان اديكو ومهمه يا شتيدي شرين، ها؟ اديكو انواع اشترين تيكرك ئەوە برادران لە منطقەی ڕەوانزەی جێگایەک هەیە زمانیان زۆر تایبەت لەگەر منطقەکەی زۆر زۆر جیاوازە منطقەی لای ساردا و ئەو منطقە جا ڕۆژێک برادرێک دەچی لە یەکێک دەپرسی دەڵێ ناوی عەبدوڵڵایە دەڵێ عەبدوڵڵا لە مالێ ئەویش دەڵێ یعنی ئوسلوبەکە ئێستا لە بۆت بڵێ وا دەزانێت ڕووسیە زمانەکە کە جوابت دەدەم دەڵێ ئێلێ دێ بێمازە خەویالی کاوتی تێگەیشتت زانە کۆی باشە باش یاەوە لێرەیە بەڵام خەوتیە ئێلێ دێە بێمازە خەویالی کاوتی ئەوزە لەحنەکەی خۆشە لێ کاوتی کاکە تو خەوتێ لێ نەکەوتی ئێدە باشە باشە تو چ گۆرانێکەیە حەزت لێ بوو بی تووبی حەز لێبی یان بەدەنجی تو گوترابە هیچ گۆرانێکەیە ئەوەندە حەزت چوبی تێکە بەدەنجی تو گوترابە واللهی مامسا زۆر گۆرانی حەزمە کردی من بە یەکلەوە گۆرانێکی مامسا زەرەوە هەبی لێم ببوورە خۆش مامسا بەیان زۆر ئەزیلەیە چ گۆرانی دی شەر نییە بەس کوردی بی ینی حەزت لێ شتەکی دیکە بە زمانێکی دیکە بێ یاخود بە قورآن زیاتر مامسا من ئیش لەسەر مادە کوردیەکانەکەم زیاتر تابع ئیشتی کوردیمە ڕەنگە زۆر گوێبیستی مادەی عەرەبی و تورکی و ئەوانە نەبم تو لای میوزیک دەکەی کو دەبیشتیوە ئەوانەی لەوێن دەردانیشتینە ڕانزیە گوتی زاربان دەکشیتی هێرەکەم بەس باشە بەسەراتە چ خۆشم نەبوو بڵێ لەسەر شتانێک کە لە لای میوزیک لەوانەیە بەسەراتی خۆشت بەسەراتی ئەکەیت تاکید ینی شتێکەوە تۆزەک بە پێکەنینمان بینەکە کە قسەش خۆش لە مامۆستا ڕێبوار بە ئەومان لە بجێڕیتەوە باز لە مامۆستا ڕێبواری بەڵخوادەی مامۆستا ڕێبوارم لە بجێڕیتەوە مامۆستا ڕێبوار لەوەش کۆمنتی دێ مامۆستا ڕێبوار لە لایەکی بوون نایەت زیشکت گۆ کاکە بیدن بیدەنێ بزانین مامۆستا ڕێبوار چییە دەی لەواکەیت ئەوە ساڵی 2016 بوو لایڤ موزیکمان هەبوو جوان لە شوێنێک ناوی شوێنەکەش نانیم ناوی گۆرانی بێژەکەش نانیم وڵای گۆرانی بێژەکەش گۆرانی دەگوت ئەها بەخۆی عادەتە مەسەلەن خەڵک لەسەر وەرەقەی دەنووسی مەسەلەن گۆرانی داوا دەکاتن لەو کارمەندانی وێندەر مەسەلەن خواردن و شتوا دەینن دەوان داوا دەکە دەری قەلم وەرەقەکەم دێشتەچی دەنووسن وەڵا کارمەندێکی بان کردبوو گوتی زەحمەت نەبی قەلەم وەرەقەکەم بدێ نووسی بووی بە سوپاسەوە گۆرانی هەینار جوان وەڵا دا کارمەندەکە دەویست بڕە گوتی کاکە زەحمەت نەبی وەرەوە گوتی دوو شیش تکەشم لە بۆ بینە دوو شیش تکەم لە بۆ بینە وەڵا کارمەندەکەش دەکنە خۆی نووسی دوو شیش تکە کارمەندەکە کارمەندەکە خۆی نووسی کارمەندەکە بەرێ وەرەقەی گۆرانی داواکراوەکەی بردە مەطعەمی وەرەقەی دوو شیشەکەی لەبەوە گۆرانی بێژەکەی نابوو نووسی بووی دوو شیش گۆرانی بێژەکەش هەر دەیخیندەوە مشەوەش بوو گوتی کاک ڕێبوار بزانەوە برژاوی دەوێ یان خەیکەم بی گوتم لۆ ئەوانەی مەطعەمیش هەینار یەک شەربەتی هەناری جوان کابرا گوتبین ئەمن داوای هەنارم کردیا ئەوە یەک سەعات شە چاوەڕێ گۆرانێکەوە کابرایە نایرێت عەداوەتی لەگەر
دەست بەس ئەمە داوای ئەوەما کرد ئەو بەسەراتە چ خۆی بڵێ توی زمانی 2016 باس کرد خۆ و کاتە کاکە با بێنە سەرەوەی کە حەزمان لێ گۆرانیەکی بێکەوە بڵێ ئەگەر پێت خۆش سەرچا مامۆستا تومالای خوم گردم یه خوم سنو تومالای خوم گردم یه خوم سنو سر تا پای بالام بلاره دیم بالا خوم زنم خوم گروتی پیم یت مردن ین باوت مردن ام خور پیوانت رولم خوب پیوانت آرای شکردن خوم گروتی پیم یت مردن ین باوت مردن ام خور پیوانت رولم خوب پیوانت آرای شکردن و تم خواگر ندایم مردن نباوم مردن و تم خواگر ندایم مردن نباوم مردن تا قلیلکم گلاری دیم و بابوک بردن عزیز ماریایی بیمار عزیز ماریایی بیمار گل سر تلاند لسر تلاند بویم بابا سوالد بویم بابا سوالد لترسي بلبلانت بوتوي سورم لتودورم من معلول لتودورم من معلول
گەرمیانەکانیش ڕازی کردەوە کوردستان نەما یارەبی دەنگت خۆش بێ قوربانت بینەرانی عزیز بەڕاستی دڵخۆش بووین ئەو شەو بەو هەمە ڕەنجەی کەوە ئەو کوڕە جوانە گۆرانیەکانی تێدا گوت هیوادارین کەوە تەمەند درێژ بی و هەردەم ساغ و سەلامەت بی برادەران بە گۆرانیەکی کۆتایی بە پرۆگرامی ئەم شەومان دێنین لە بەرنامەی کورد ئاکۆستیک لە کەناڵە جوانەکەی دیمەن تیڤ ئیشەڵڵا هەر بمێنن بە خێر و کەیف خۆشی و شادمان بن کوردستان هەر ئاوەدان ئێوەش هەر شاد بن بە دوا گۆرانی خواحافیز بوون لێوەی ئەز و خۆشەویستە پێبەندی زوو فیخا